تا دێت حاڵەتەکانی کوشتن لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە. کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستان بە زۆرینەی ڕەهای موسڵمانە، بەڵام لە تۆڵەکردنەوە و بربەزدانان لە بەردەم تاوانەکاندا کار بە بنەما و یاساکانی ئیسلام ناکرێت کە بەپێی یاسای قورئان کوشتنەوەی بکوش پەیوەستە بە بەردەوامی ژیانەوە. کاتی خۆی پەروەردگار باسی تاوانبار دەکە خاستن کوشتندا خۆی پەروەردگار بە ئاەتێک کە ڕوونە هەر کەسێک ئەگەر بێت و جێبەجێی نەکرد نە ژیان دەمینێ نە پارێزگاریش. خۆی پەروەردگار دەڵێ وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب. یەکەم شت باز دەکە وەلەکم فی القیصاص لە بۆ تۆڵەسەندنەوە، مەبەستی تۆڵەسەندنەوە بریتە لە عقوبەی قەتل بە قەتل. ئەگەر بێت و کەسێکی کوشت دەی بکوژێتەوە، بۆ کەواتە قیصاص حەیاتون ژیانی تێدایە. ئەگەر کەواتە ئەگەر بێت و مەفهومی مخالەفی وەربگرن، ئەگەر بێت و قیصاص تەطبیق نەکرا کەسێکی کوشت نێکوژینەوە ڕاستەوخۆ ژیان نامینێ. ئەو ڕێکخراوانەی بە پاڵپشتی کەسانێک کە دەیانەوێت بیری نامە و کاری قێزەون بێنە نێو کۆمەڵگەوە لە ئاست حاڵەتەکانی کوشتن بێدەنگن و بێباکن. خۆی گرینگە ئەوە ئێمە ڕێکخراوەکان لێک جیا بکەینەوە. کامە ڕێکخراوە دەیانەوێ مافی کەسایەتی بپارێزن و وەکو برێ هەوڵ بدەن بۆ بەدەستهێنانی مافیان، و کامە ڕێکخراویژێ بۆ تێکدانی کۆمەڵگایە، چونکە زۆر جار کاتێکەمە کە باسی ڕێکخراوە دەکەین مەرجنیە هەموو ڕێکخراوەکان مەبەستی باشیان هەبی، بە تایبەتی نامۆیە بۆ کۆمەڵگای ئێمە. چەند ڕێکخراوە هەیە لەسەر ئەوەیسا باسی حالەتێکت کە هاتە پێش ئەوەی کە باسی جەندەرە و باسی هاوڕەگەزبازیە و باسی ئیلحادی ڕوحی و ئەوانە کە ئێستا لە ناو مەکتەبەکان و لە ئەوانە باز دەکرێت، ئەوە هەموو باسێکە کە کۆمەڵگا دەبا بەرەو باوکێکی بەو شێوازە کە کچەکەی خۆی ئەشکەنجە بدات. لە 2 هەفتەی ڕابردوو چەند حاڵەتێکی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕوویاندا. ئەم بێباکەی دەسەڵات لە ئاست تاوان و ڕووداوەکان بەردەوام بێت، پێشبینی دۆخی مەترسیداریش دەکرێت و ئامارەکان زیاتر هەڵدەکشن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.